باڵێتر بابەتی پرسی سەرژمێری گشتی بابەتێکی گرنگە بە تایبەتی بڕیارە لە 2021 مانگە دەست پێ بکاتەوە ئیتر قۆناغەکانی لە هەولێر دەستی پێکردووە ئەم ڕاپرسی و سەرژمێری ئەمە تا چەندە بۆ هەرێمی کوردستان گرنگە بۆ کورد بەگشتی لە ناوچەکانی بە تایبەتی سنووری مادەی 140 دەرەوەی دارایی هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەم ورتر لەسەر بابەتە قسە دەکەم بەڕێز دژوار فایق ڕاوێژکاری باڵای سەرۆکی حکوومەت و نوێنەری هەرێم لە مادەی 140 لێرە لەگەڵما بەڕێز دژوار زۆر بەخێر بێت. بابم پرسیارەوە دەست پێ بکەم حکوومەتی عێراق دەڵێت کە سەرژمێری بۆ گەشە پێدانە بەڵام ئایا ئەمە مەترسی ئەوەی نییە کە بەلا ڕێدابردنێکی سیاسیانی بابەتەکە بێت؟ ئێوارەتان باش، ئێوارەی بیدرانی خۆشەویست باش، سوپاس بۆ ئەو میوانداریە. طبعا ئەم بابەتە بابەتێکی گرنگە، هەستیارە، ڕەهەندی نیشتیمانی هەیە بۆ ئێمەی کورد چارەسازە قەدەری ئێمە وایە لە ناوچەیەکی جیۆپۆلیتیکی ئاڵۆز ئێمە نیشتە جێبووینە و ئەو هەستیاریەش بە تایبەتی بۆ کەرکووک و شارەکانی تری مادەی 140 ئەگە عێراق قەڵێ بۆ پەرەپێدانە عێراق 2003 ئالوگۆڕانکاری کرا، سیستەم گۆڕدرا، حکومەت گۆڕدرا، ئەبوایە لە نێوان 2005 بۆ 2010 ئەمەیان بکردایە چکە سەرژمێری هەموو وەزارەتەکان پێویستیان بە داتەکانی لە ئەو سەرژمێریەیە بۆ دیاریکردنی بودجا بۆ پرۆژەی خزمەتگوزاری بۆ پرۆژەکانی گەشەسەندنی 1 ساڵە و 5 ساڵە و 10 ساڵە هەتا دوایی بەداخەوە عێراق دوای خست. من زۆر وتومە ڕەنگە 7-8 مانگە من کار لەسەر ئەو دۆسیەکەم، هیوادارم ئەم سەرژمێریە بە سیاسی نەکرێ، دادپەروەرانە بێ، هەموو ئەوانەی کە جنسی عێراقیان لە گیرفاندایە وەکو یەک دەرفەتیان پێ بدرێت سەرژمێری بکرێن، کەس بێ بەش نەکرێ، خۆزگە سەرژمێری بۆ ئەو خەڵکەی عێراقی لە وڵاتانی دەوروبەر و لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و کەنەداشە لە سەفارەتەکان لەوێ تیمیان دابنێ سەرژمێری بکردایە بۆ چکۆمە شتێکی دیکۆمنتە ئەمێنێتەوە مێژی وەکو ئێمەڵەن سجلی 57 حتمما داوا کراوە. مەسەن بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی گرنگە خەڵک لە تاراگەش دەنگ بدا، بەڵام ئەمە لەوە گرنگترە کە چووکە چارەسازە پەیوەندی بە گەشەپێدان و بە بودجە و بە ڕەنگە هەر بەکردنی فرۆشتنەوە هەبێ، بە خانە و بە سیارە بە کۆمەڵشتەوە هەبێ، ئەبوایە ئەویان بکردایە، بەداخە ئەویان نەکردووە. من بۆ خۆم وەکو هاوڵاتێکی کوردستانی وەکو بەرپرسێک لەو مەلەفەی کە باست کردووە من مەترسیم هەیە، ینی خۆزگە من هەڵە بم، من هەندە جار وا بیرەکەمەوە چەند ماویشە باسم کردو بە ئاشکرا خەڵکانێک هەن خاوەنی بیری توندی شۆفێنی عارەبین ڕەنگە هەوڵ بدەن حەز بکەن بیانەوێ ئەمری واقع بسەپێنن بەسەر ناوچە کوردستانەکان دەرەوەی داری هەرێم لە کەروک تا شەنگار و کەرکووک تا خانەقینەوەوانە. یعنی ئێستا با من باسی دادپەروەری کرد. دادپەروەری لەکوێیە؟ کوردێکی 140 کەرکووک، خانەقین، شەنگار، زەمار ئەبێ پێش ڕۆژێک بڕوا 2 ڕۆژ لەوێ بێ کێ پارەی گواستنەوەکەیەدا لەوێ لەکوێ ئەمێنێتەوە بە دەدوانە سەرخێزانەوە؟ ئایا ئەو پارەی لەبەرگدایە؟ ئەمە کێشەیە. دووەم، ئەو عەرەبانەی هاوردە بە قۆناغەکانی تعریب هاتوونە کەرکووک و شارەکانی تری مادەی 140 ئێستا ناونووسەکەن لەوێ عێراق وعدی دا پێ ئیتیفاقەکە ئەوان لەسەر لیستی کەرکووک دەرەکرێن بۆ سەر شارەکانی خۆیان. عێراق 1001 وعدی بە ئێمە نووسراودا دەستور هەیە جێبەجێنەکە. ئایا ئەمە جێبەجێنەکە ئەمە ناکۆکە لەگەڵ مادەی 140 ئەلێرەوە ئەگەر ئەوانە تۆمارەکەیان نەقڵ نەکرێت سەر شارەکانی زەید و باپیرانی خۆیان ئەمە ناکۆکە. باشە برایانی عەرەبی میوان لە هەرێمی کوردستان کە زیاتر لە 700,000 کەسە بن لە شارەکانی کوردستان لە دەرگادن بە سراحەتی خۆیان لە ماڵ دانیشتون سەرژمێریە کرێن، ئەوانش قەرار وایە دۆستەکانی بچێتەوە سەر شارەکانی خۆیان. باشە کوردەکانی کەرکووک و شەنگال و شێخان و خانەقین و مەندەری بۆ وان نەبوو. دوایە من پرسیارێکم لەلایانی بەرپرسی عێراقی، ئایا حکوومەتی عێراقی دەسەڵاتی هەیە لە شەنگالی داگیرکراو؟ ئایا کوردێک ئێستا ئەتوانێت کوردێک مەسیحیەک خەڵکی تر ئەتوانێت بڕوا لە شەنگار بەشداری ئەو پرۆسەیە بکە؟ لێرە عەدالەتەکە لەکوێیە؟ خەڵکێک هەیە ئەگە ئیجازەم بدەیت، خەڵکێک هەیە کێشەی سیاسی دەی بە ڕێفراندۆمدا لە هەندێک لەو شارە ئەمر قەبزی هەیە، چالاکوانی سیاسیە، مشکلی بۆ دروستە بێ، پارەی نییە، لێ جێگا و ڕێگای نییە. بەڕاستی ئەبوایە ئەمە چۆن بۆ خەڵکێکی شارەکانی عەرەبی لە کوردستان بۆ خەڵکی شارەکانی خۆشمان ئەلێرە ئەو ڕێگای پێدرا. من ئەوە مانای ئەوە نییە من کەرکووکیم ئەچمەوە کەرکووک داوە لە هەموو خەڵکەکەم، ئەمە شۆڕشی خۆشەویستی خاکە، شۆڕشی ئینتیمای بۆ خاک. قەدەری ئێمە خوای ئێمە دروست کرد لە کەرکووک و خانەقین و شەنگار و شێخان،
أبي بتشين ليه دنگ بدين جنابي بيغمبر درود خواه لسر بيغلي حب الوطن من الإيمان أما هنگاوك لو إيمانا بتشين لوي إثباتي بكين خواه من لوي خلق كردو غيز لإرادة خواه بقرين قصي جنابي بيغمبر بقرين بتشين لوي بجداري أو ناو نسبي زۆر باش بەڕز دژوار ئایا ئەو سەرژمێریە ژمارەی ڕاستەقینەی نەتەوەکان لە عێراق و هەرێمی کوردستان دیاری دەکات؟ لەسەر بابەتی نەتەوە مشتومڕێکی زۆر کرا بە تایبەتی ئەو خەڵکانەی کە بیرروباوەڕێکی شۆفینیان هەیە یان ئەو شارانە بە کەرکووک و بە کوردستانی نازانن داوایان کەوتیان لە چوارچەوەی نەتەوە با نەنووسێ نەتەوەی چییە کوردە تورکمانە عەرەبە کردووە ئاشووریە فیتنە دروستێ با فیتنە بۆ دروستێ مە حەقیقەتە تورکمانە بنووسێ تورکمانە عەرەب بنووسێ عەرەبێ کردووە ئاشووریە بنووسێ کوردیش بنووسێ کوردە عێراق ئەمەی خۆستەوە وتی باشە بۆی فیتنە دروست نەوێت بە نانووسرێ ئەم سەرژمێریە تەنها بابەتێکی ئیداری بابەتێکی وەکۆڵێ بۆ پرۆژەکانی پەرەپێدانە پێویست ناکە بنووسرێ خۆگەمە بنووسرایە ئەمە خاڵێکە لە خاڵی مادەی 140 دەرەکەوت وەکو ئێمە ئیدعای ناکەین ئەوە هەڵبژاردنەکەوە دیکۆمنتەکان ئەو شارانە لە کەرکووک تا شەنگار کەرکووک تا خانەقین زۆرنەی کووردە حکوومەتی عێراقی ئەوەی نەکرد ئەمەش ئەقۆزمە بۆی بیڵێم بڕوا بکە حکوومەتی عێراقی یان هەندێک خەڵکی باڵادەست لە حکوومەتی عێراقی با نەرم هەمیان ئەوان زۆری نیان بیان زانیە کەرکووک و ئەو ناوچانە زۆرنەی کوردی نیە مادەی 140 2006 جێبەجێبوو نەک تا ئێستا چونکە ئەوان نەزان بنووسن قەومیەت دەرەکەوە کوردە مادەی 140 جێبەجێ بکەن دەرەکی ئەوانە کوردە چۆن یەکلایی دەکەن ئاستەن کامیان ئەم بابەتی نەتەوە بابەتی نەتەوە ئێستا لەو چوارچێوە بەتاڵ هێشتیاتە بە حسابی خۆیان بۆ فیتنە نەبێ بۆ تعارض لەگەڵ مادەی 140 نەبێ بەڵام ئەو دۆسیانەی ئەو عەرەبانی کە لێرەن ئەو عەرەبی هاوردەکرد ناوچەکانی کەرکووک و 140 ئەگەر نەگوازێ شوێنەکانی خۆیان تعارض لەگەڵ دەستور لەگەڵ مادەی 140 وابێ حکوومەتی هەرێمیش ئەو کاتە بێتە سەرخەت ئەو سەرژمێری ئاکامەکانی قبول نەکات. زۆر باشە کەواتە کوردستانیانی کەرکووک و ناوچەکانی سنووری مادەی 140 چی بکەن تا ناویان لە سنووری مادەی 140 تۆمار بکرێت مافیان نەفەوتێ. ئێمە وەکو باسمان کرد ئێستا وتم قەدەری ئێمە وای خوا ئێمە لێوە دروست کردووە ئەو عێراقی دەوڵەتی عەجایب و غەرایبەش کە صدام و عەبدولسەلام و عەبدولڕەحمان و ئەوانی تر کە بیری شۆفینیان هەبوون نەمابوون بەڵام ئێستا بەداخەوە گە بیری شۆفینی لای زۆرین لە بەغداد تونتر نەبێ لاوازتر نەبووە ئەگەر کورد ناگەی بەمڕۆ ئێمە ئێستا ئاوارە و دەربەدەر بین لە سیەکانەوە تعریف هەیە بە تایبەتی لە 63 بەدواوە خەڵکانێکی زۆر خەڵکی ئەو شارانەی کەرکووک و شەنگار و شێخان و خانەقین و مەندەرین لە دەرەوەی ئەو شاران قەدەری ئێمە وایە ڕێز لە ئیرادەی خوا بگرین کە لەوەی ئێمە دروست کراوین احترامم بۆ وتەکەی جەنابی پێغەمبەر دوردی خوای لەسەر حب الوطن من الإيمان ئەمە شەوەرکی خۆشەویستی بۆ نیشتیمان دووبارەیەکەمەوە من نیشتیمانی خۆم خۆشەوی کوردستانە من نیشتیمانی خۆم خۆشەوی کەرکووکە شەنگارە شێخانە خانەقین و مەندەلیە ئەرکی سەرشانی ئێمە بچین بۆ ئێوێ ئەمە یەک باشە دووەمیش بۆ داهاتوو ئێمە سیارا کردین سیارا فرۆشین خانووە کردین زەویە کردین معامەلاکەین تەعینە بین حکومەت زەوی دابەشەکە تۆ ئەگە ناسنامەیەکی ئەو ناوچانت پێنەبێت لێ چۆن داوای زەوی لە کەرکووکە یان لە خانەقین و شەنگارەکەی یا لە شێخانەکەی چۆن داوای زەویەکەی چۆن داوای دامەزراندنەکەی چۆن داوای هەندێک معامەلاتەکەی بۆیە ئێمە وەکو ئەرشێکی نیشتیمانەوەی کە باسی کرد دووبارەی ناکەمەوە بۆ ژیانی داهاتی خۆشمان بۆشی بیسەلمێنین ئێمە بە شۆڕش بەخوێن ئەو وەزعەمان ڕاگرتووە کورد تا ئێستا زۆرینەیە ئەمە شۆڕشی وەکوڵێ بەشداریکردنە لەو ئامارە بەڵێ عێراق وەکو پێویست نهاتە پێشەوە ئەبووای ئەو دادپەروەریە هەبێ ئەبووای ئێمەش لێرە ئەو دەنگانەمەدا هەڕێم دەنگدان وازم هەڵبژاردنە ئەبووای لێرە لەو ئامارە بەشدار بوونایە تۆمارمان بکردایە لە دەرەوەش ئەو دەرفەتەیان بدایە بۆ ئێمە شتێکی چارەنووسازی مەسیریە بەڵێ من بۆ خۆم دەچمەوە کەرکووک داواکەم لە هەموو هاوڵەتیانی خۆشەویست لە کەرکووک تا شەنگار و شێخان و زەمان لە کەرکووک تا خانەقین و مەندەری دووز و ئەوانە بڕۆنەوە ودا پێویستە حکوومەتی عێراقیش ئەمنێتی ئەو خەڵکە بپارێزێ لە چونە ئەو شارانە لە هاتنە دەرەوە کێشە بۆ کەس دروست نەکات دووەم لێرەوە ئەیڵێم نابێت سبەینێ ئەوانەی پێڵێن جارە عەدادیان پێوت بژمێرە ژمێریارەوەی دەرەکان نەمژێرن ناوچە کوردستانیەکان نەڵێ وڵات جیازەکەمان ئیش ناکە وڵا خەد نییە وڵا کێشەمان هەیە ئەمە قابلی قبول نییە ئەبێ حکوومەتی کوردستان تیمێکی چاودێری دابنە ئەگەر کێشەیەک دروست بوو چارەسەر نەکرا ئەبێ ئێمە ئاکامی ئەو سەرژمێریە قبول نەکەین بۆ ئێمە زۆرمان داواکرد حکوومەتی عێراقی لە ناوچەی 140 دوای بخات دوای نەخست داوامان کرد تێبینەکانە بە هەند وەربگرێ بازێکی بە هەند وەرگرتووە بازێکی بە هەند وەرنەگرێت درەنگیش وەڵامی داوەتەوە بۆیە داوای ئێستامان ئەوەیە کە حکوومەتی عێراقی نەهێڵە یەک کێشە دروست بێت
لای من زۆر سەیرەکە کە سەرژمێری بە دوو قۆناغ و سێ قۆناغ چییە؟ چەند سەرژمێری کراوە لە عێراق و وڵاتان یەک ڕۆژ قەدەغەی هاتچۆکرد لە باین تا ئێوەرە تیمێکی زۆر دێنن سەرژمێری کۆتایی پێدێ. هیوادارم بە سیاسی نەکرێ، هیوادارم دادپەروەرانە بێ و ڕجاشم لە خەڵکی خۆمان هەیە بچن لەو ڕۆژە لە شارەکانی خۆیان ناونووس بکەن. زۆر باشە بە باسی کەرکووک بکەین و شارەکانی دیکە و عەرەبە هاوردانی کە هاتوون لە دوای ئەو تعریبکردنەوەی کە لە حکوومەتێک لە دوایەکانی عراق لەوێ ئەنجام درا بە تایبەتی دوای 16 ئۆکتۆبر ئەمانە چۆن تۆمار دەکرێن؟ ئایا مەترسی ئەوە نییە لەم سەرژمێری ئەوانە ببن ئەمری واقع؟ من لە مێژە وتومە نایشارمەوە خەڵکانێک هەیە لە عێراق ئەیانەوێ جارێ دەسەڵاتی حکوومەتی هەرێم کەم بکەنەوە، سنووری حکوومەتی هەرێم کەم بکەنەوە کە دەستوری هەرێمێکی دەستوریە. دوم ئەو ناوچانەی کە بەڵگەی مێژووی هەیە و دەنگدانەکانیشی کە ئەو ناوچانە زۆرنەی کوردین ئەوان ئەیانەوێ ئەمری واقع بسەپێنن. ئەوانەی کە هاتوون خەڵکێکی تریش دوای 16 ئۆکتۆبر کە هاتوو عەرەبی هاوردە کوردانێکی زۆر لە شەستەکان و لە کەرکووک و ئەو ناوچانەکەڵم کەرکووک تا خانەقین تا شنگاریش هاتوونە دەرەوە. بۆیە پێویستە یعنی حکوومەت کارێکی وا بکە ئاسانکاری بکرێت بەداخۆ لە ڕۆژەکانی کۆتایین و خەڵکی حکوومەت عێراقڵێن و خەڵکی خۆشمان ئەبێ ئێمە ئەگە ئەم ناونووسیە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق زۆر گرنگترە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بە ئەولەویات لە پێشترە و لە هەموو پرۆسەیەکە لە عێراق ئەنجام مەدرێ باسی سەرژمێری باسی هەندێک بابەتی سیاسی ئەمە لە هەمویان گرنگترە چکە من دیکۆمنتێک وەکو دیکۆمنتی ساڵی 57 ئەمێنێتەوە تۆ خەڵکی ئەو ناوچەی فەرموون بیسەلمێنێت دوایی کەس گلەی نەکا بڵێ وەڵام من معاملەیەکەمێ ئەرزێکەمێ خانووە ئەرز تەوزیعەکرێ مشکلەیەکەمێ بۆم ناکەن فەرموو با بڕێن بەیەکەوە لەوێ ئیسپاتی وجودی خۆمان بکەین لەوێ ناو تۆمارکەین بەڵێ مشکلەمان هەیە بەڵێ زەحمەتە و ئەبوایە یعنی حکوومەتی عێراقی ئەو دادپەروەریە پارەی تەرخان بکرێت هەر خێزانێک کە ئەڕۆیە سیاری بهێنە کە ئیمکانیاتی حکوومەتی عێراقی یا پارەی نەقدی بدە هەر کەسێک ئەڕوە ئەیتوانی ژمێریار لەگەڵ ئەوانە بدەرێ ئەو کەسی دەنگیدا کە خەڵکی ئەو شوێنەی کەرکووکە لەوێ مەبلەغێکی بدەن یانی ژوا باشتر بوو بەڕێی من ئەو خەڵکە لە شوێن نیشتە جێبوونی خۆی ئێستا عەرەبی شارەکانی عێراقی لە کوردستان لە شوێن نیشتە جێبوونی ئیستان لەسەر شارەکانی خۆیان هەژمارەکرێن عەرەبی هاوردە عەرەبی تعریب لە شارەکانی ئێمە ئێستا هەژمارەکرێن ئێ باشە بوو ئێمە لەو شاری ئێستا نیشتە جێبوون هەژمار ناکرێن مەجبورین بڕۆینەوە چکە ئەرکی سەرشانی ئێمە و نیشتیمانی خۆمانە ئێ باشە کوا هاوکاری کوا سیارە کوا ئیمکانیت کاکە هیچ بۆ خەڵکە فەقیرەکە باشە لە کۆتاییشتا ئەگەر بە کورتی ئەمەوێ لە سەر مادەی 140 بپرسم ئایا ئەمە ئەم سەرژمێریە دژی مادەی 140 و جێبەجێکردنی دەستوری عێراق نیە لەو بارە لەبارەی مادەی 140ەوە خۆی مادەی 140 کە جێبەجێ نەکرامە خەرقێکی دەستوریە و عێراقیش لێی مەسوولە و بووە ئیدارەی مشتەرەک هەبووە تا مادەی 140 جێبەجێکرد لەو ناوچانە ئەمە ئەگەر بێت و فایلەکانی ئەو عەرەبانی کەسە لە کوردستان میوان هاتوون نەگوازە شارەکانی خۆیان یەک دۆمش فایلی ئەو عەرەبانی کە ئێستا عەرەبی تعریبن عەرەبی هاوردە هەر ناوێکیان لێنێ من ڕێزم هەیە من کەسێکی شۆفێنی نیم بەس ئەو مستەلەحاتانە هەیە هاتوونەتە ناوچەکانی کەرکووک تا شنگار و کەرکووک تا خانەقین و مەندەلی ئەگەر سبەی نەگوازرێنەوە ئەمە دژی مادەی 140 ئەمە فەرزی ئەمری واقع اتفاقمان لەگە بەغدا هەیە ئەعلان نەتائیج ناکرێت تا ئەو عەمەلەیە نەکرێت بەڵام ئەبێ بەغدا جددی بێ وەکو هەموو حکوومەتەکانی عێراق لە هەولێر بە ئیمزای جەنابی سەرۆک بارزانی بە ئاسانکاری ئەو جێبەجێ بێ لە قوشتەباچنە ئەو دیەوە یان لە مەتەڕە فڕن هەموو اتفاقیان تێکەدەن مەترسیمان هەیە هیوادارین ئەم جوانەوە چکەمە چارنووسازە ئەگەر وابێ ئەبێمە هەڵوێستمانە زۆر باشە بەڕێز دژوار فایق لەشکاری باڵای سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان و نوێنەری هەرێم لە مادەی 140 زۆر سپاس کە لەگەڵمان بوو. سپاس.